هەرچەند زیاتر لە ژیاندا بڕۆینە پێشێ چرکە ساتە سەختەکان زیاتر لە ژیانماندا دەردەکەون. ڕۆمانوس پاولۆ کۆیلۆ وا دەڵێت. ئازیزان، لە واشنگتنەوە سڵاو و خۆشەویستی ئێمە بۆ ئێوە. زایڵەی داهێنان بە کۆمەڵی راپۆرت و چیرۆک و داهێنانی نێوە بە دیدارتان شاد دەبێتەوە. پیشانگایەکی بە ناوی چیرۆکەکان باس بکەن. لە نیویۆرک سیتی لە مۆزەخانە و پەرتوکخانەیە کرایەوە. ئەم چالاکیە بەشێکە لەو بابەت و پرسانەی کە لە مێژووی نیویۆرکدا بە دراوشاوەیی ماوەتەوە کە پێگاتووە لە وێناسازی جەنگ و کۆیلایەتی و منداڵی و داهێنان. سینان توندەمیر بۆ زایەڵە لەوێ بوو. موزه و پرتوکخانەیە دیرۆکە جیڤاکی یا نیویۆرکê ji bo nîşandana tiştên ku bûne şahidên bûyerên dîrokê yên sed salên 19 û 20 ên Amerîkayê pêşangehek vekir. Pêşangeh ji 16 beşên cihê pêk tê. Di pêşangehê de tiştên ku di avakirina bajêra Nîvyokê de hatine bikaranîn, zarokên Amerîkayî û dîroka leşkeriya Amerîkayê tê nîşandan. Hûn dikarin paçên ku ji alên eviliyên Amerîkayê mane tiştên serdama Abraham Lincoln û George Washington bibînin. Gelek kes nizane belê New York paytexta eviliya Amerîkayê bû. George Washington li paş wan çaxan destê xwe danabû ser İncîlê û sûnd xwaribû. Hûn dikarin tiştên ku bûne şahidên şerê navxweyî û şerê duyemê cîhanê an jî tiştên ku bûne şahidên dîroka meyan netewî li vir bibînin. Mike Balk şanser wiyekê ku di destê wan de 70,000 tiştên wisa hene û hadomat. Ji ber ku cihê me ne gelek fireh e, em tenê 300 tiştan di pêşangehê de nîşan didin. Tiştên ku me helbijartine şahidiya bûyerên girîng yên dîroka me ya netewî kirine. Vên sivî ku hatibû pêşangehê got ku pêşangeh ew gelek kêfxweş kiriye û bi saya çîrokên wan tiştên ku di pêşangehê de tên nîşandan gelek tişt hîmûne. Ji wê beşa bi awayekê bêdeng qala tiştan têkirin me gelek tehm girt. Derheqê serokên Amerîkayê de em hin tişt hîn bûn. Her wesa me derheqê mirovên cihê reng û çîrokên wan de tiştên cihê xwendin. Ken Carlton jî got ku pêşangeh gelek baş e û hadomant. We're from upstate New York. Em ji Upstate New Yorkê bi taybetî ji bo vê mûze û pêşangehê hatin. Ji nû ve afirandin, dîrok û beşên ku paldanka John F. Kennedy tê de heye, nîşanî didin ku tiştên xweşik hatine berhevkirin ku dîroka New Yorkê ya welêt nîşan didin. New York in the context of the country. Gelek tiştên ku di pêşangehê de tên nîşandan bûne parçeyên dîroka neteweyî yên Amerîkayê. Sinan Tunçdemir, Dengê Amerîka, New York. کاریگەری خراپەکانی زۆرمانەوە لەسەر ئەنتەرنێت و تەلەفۆنی زیرەک وای کردووە بیر لە چارەسەری بە ئالۆدەبوون بە ئامێرە دیجیتاڵەکان بکرێتەوە. گروپێک لە کەسانی پسپۆر پرۆژەیەکی تەندروستی وەک چارەسەرکردنی ئەو دۆخە دەست پێ دەکەن. فیلمی ئۆنلاین یاری و بەرنامەی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو هەوڵێک دەدەن بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک. زۆر کەس لە کاتی خۆی دەگرێتەوە بۆ سیرکردنی شاشەکان و ئەمەش بووە بەهۆی کردنەوەی بەشێک بە ناوی تەندروستی دیجیتال کە ڕۆژ لە دوای ڕۆژ لە گەشە سندندایە. ئێمە لە سەردەمی ئابووری سەرنجدا دەژین و ئەم چەمکەش ئەوە دەگەێنێت کە سەرنجی ئێمە بە نرخترین سەرچاوەیە. هەرشێر چاودێری کۆمەڵایەتیە و هەروەها سەرۆکی دیجیتال وێڵنس کۆلەکتیڤە کە ئەنجومەنێکی بازرگانیە و هەڵدەدات بۆ دۆزینەوەی باشترین شێوەی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بۆ سەردەروون و سۆز و تەندروستی جەستە. بۆ هێرشێر شەڕکردن دژی سکرین تایم پەیوەندی بە ژیانە تایبەتەکەیەوە هەیە. لە تەمەنی منداڵیدا بەهۆی ئەوەی زمانی دەگیرە هەوڵی دەدا لە ڕێگەی چاوەکانیەوە پەیوەندی بە خەڵکەوە بکات. من گۆڕانێکی گەورەم لە پەیوەندیکردنی چاوەکانەوە بۆ سەر تەلەفۆن بینی. کاتێک نامەناردن زیاتر بوو بەباو. ئەم کارەش وەک ئەرکێکی تایبەتی و پیشەیی خۆم بوو بۆ گەڕانەوەم بۆ پێش ئەم گۆڕانکاریانە. ڕێکخراوێک لەناو ئەم کۆمەڵەیەدا بە ناوی ئەمریکان ئۆفلاین پیشنیاری کامپێک دەکات بۆ مێرمنداڵان بەبێ هیچ ئامێرێک. ئەم کارە لە ڕێگای ڕاهێنەرێکی گەنجی یاری باسکەوە دەستی پێکرد کاتێک بێهیوا بوو لە سەرکەوتنی تیمەکەی بەهۆی شاشەی مۆبایلەکانەوە. گروپەکانی دیکە پێشنیاری جۆرا و جۆر وەک مدیتیشن و تایبەتیکردنی لاپەڕەکان و هەندێک ڕێنمایی بۆ دوورکەوتنەوە لە ئامێرەکان پێشکەش دەکەن.
ژیان بە شێوەی ئۆنلاین خەریکە دەبێتە هۆی سەرهەڵدانی نەخۆشیە نوێیەکان. یەکێک لە نەخۆشیەکان نۆمۆفۆبیایەواتە ترسێکی دەرونی ناو مرۆڤ کە بەهۆی دوورکەوتنەوە لە مۆبایلەکانیان دروست دەبێت یان دەتوانی تووشی تێچنێک بێت کاتێک ملت بە زاویە 45 دەرەجە ڕاگرتووە یان تووشی ئیمێل ئاپنیا کاتێکە ناسەی خۆت لە کاتی خوێندنی ئیمێلدا ڕادەگریت. تەلەفۆن نەوەک تەنیا بۆ منداڵان بەلکو بۆ گەورەکانیش بووە بە پاشکۆیەکی زیادەی لەش. گەر بەرزبوونی دوپامینی لەشت گرێدراوی لایک و کلیکێکت بێت و بەردەوام لە گۆڕاندا بێت ئەوە دەتوانێت زۆر زیان بەخش بێت بۆ لەش. هەندێک کەس هەوڵ دەدەن بۆ ئەوەی ژەهری دیجیتاڵ لە لەشی خۆیاندا پاک بکەنەوە. کاتێک خەریکم شیرم بە منداڵەکەم دەدا لە هەمان کاتیشدا سەیری مۆبایلەکەم دەکرد. بیرم لەوە کردەوە بۆ دەبێت سەیری مۆبایلەکەم بکەم. هەرەو کاتە بوو کە بەڕاستی بڕیارمدا کەمترین کات بۆ تەلەفۆنەکەم تەرخان بکەم. هەر شێرگوتی کە بەکارنەهێنان و ڕۆیشتە ناو ئۆفلاینی تەواوەتی بۆ زۆربەی خەڵکان کارێکی دوورە لە ڕاستی بەڵام ئەو هیواخوازە بتوانێت یارمەتی دەری خەڵک بێت لە دۆزینەوەی ڕێگای گونجاو بۆ بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوەیەکی تەندروستانە. لە شاری نۆرنبەرگ لە ناوەندی پێکەوە ژیانی کورد و ئەڵمان کۆڕێک بۆ هەردوو نووسەر و ڕۆماننووس بەختیار عەلی و بەیان سەلمان لە ژێر ناونیشانی کەسایەتی لە ڕۆماندا ساز کرا. زایاڵی دەنگی ئەمریکا سوپاسی خەلیل عەبدوڵڵا دەکات کە گوڵبژێرێک لە دیمەنەکانی ئەو کۆڕەی بۆ ناردی. پیاوێکی خەڵکی شینیا پاترێک دروست دەکات کە توانە و خێرایی کورسی چەرخداری تایبەت بەکەم ئەندامان دەگۆڕێت. ئەو لە کەرەستە کۆن و بەکارهاتووەکان و فرێدراوەکان ژیان دەبەخشێتەوە بە کورسیە چەرخدارەکان. دەرهێنەر لینکن وامەی ئەف ئامێرێ بەهێز ji بۆ بەکارهێنارên کورسiyên taybetên دروستکirîn. ئەو دەبێژیت ku ev pêkhatiye bi leze û cîgîra xweş e çinkî rêgiriya pêkdadanan diket. Her şehnek dikarit tebûriyeka dirêj bibit bê şehengkirin û alavên çêkkirina wê zor bihêz û qayîmin û naîne şikandin. Wamey parçên kevnên amîran dubare bikartîn teve, wekî patiriyên kevin yan jî parçên ji ber fîterên motorên kevin vemayîn. Heta kuşin jî ji kursiyên kevinên ofîsan dihên. Hemû patiriyên li vêrê patiriyên laptopên mirîne yan jî patiriyên mirîne û ji vêrê berew kargeheka taybet diçin û têne jêkvekirin da şanên durist bi dest bêxin. Ew şane ez bikartînim bۆ durustkirina otomobîlên xwe. Wamey dibêjît wî dest bi durustkirina kursiyên taybet kir çinkî wî dît ku kesên xudan pêdawîstiyên taybet gelek astengan dibînin. Wî gotî ku sîstemên pasên giştî hemî pêdawîstiyên wan dabîn nakin. Her wisarekên Kenya bikir kursiyên taybet nahên. Wekî jîngeh parêzek wî li cihê bikarînana kanzayan hêza patriyan bikardînît. Lê ev pêkhata wî durust kirî jiyana xelkê ji dervê bajêrî jiya guhartî. Di demê ku rê gelek di nexûşin û hatnûçûn pitir pêdiviye. Min sêçerxek hebû ku bi dest kar dikir. Ez gelek lawaz dikirim. Çinkî ez destiyar bim heta dest û milit min diwastiyan. Demê jiyê Mariya wan cîro tenê 8 sal tûşî rûydaneka gelek mezin bibû ku di encam da şelelî bibû û ev mavê 45 salin wê li ser dest û çûkên xwe dixişand an jî kursiyên bi destî ku dihêne hajûn bikartînan. Ev sêçerxeya elektrîk gelek baştir e. Tu hêzê bi kar naînî bi tenê di digmêlê dey. Çi cihnîne tu nikarî biçî. Ez diçime bazarê û her wiha diçime dêrê. Kursiyên taybetên Wamey bi ek car şehenkirinê dikarin 20 kilometran dîr biçin. Nimûneyên wî yên taze divên 100 kilometran dîr biçin. Ew $250 ji bo durustkirina wan dimezêxît û bi $300 difiroşît. ژیانی ڕۆژانت پەرستگا و ئاینی تۆیە. کاتێک دەیتە ناوی تێکڕا هەمووی لەگەڵ خۆت دابەرە. هەڵبەسوان و چیرۆکنووس جوبران خەلیل جوبران وا دەڵێت
ماوەی 30 ساڵە لە ناو شاخ و کێوەکاندا دەژی. ئەم هونەرمەندە ژیانی تەرخان کردووە بۆ وێنەکێشانی ئەو دیمەنانە، بەڵام ئەو لە بەرزاییەوە لەو دیمەنانە دەڕوانێت و وێنەیان دەکات. من تەنها ویستم خۆم لە ئامێزی سروش بگرم و بهێڵم گراند کانیان شتم فێر بکات، هەر بۆیە لەوێ ژیام و کارە هونەرەکانیشم هەڵقوڵاوی ئەوێن. من وا بۆ پتر لە 40 ساڵە وێنەی گراند کانیان دەکێشم و بە سەدان وێنەی زەیتی و سکێچم کێشاوە و هەروە 1000 تابلۆی هاوشێوەی ئەمانەشم کێشاوە. ویستم بچمە شوێنێک تێیدا سروشت بە تەواوی لەژێر کۆنتڕۆڵدا بێت. وێنەکێشانی گراند کانیان بەشی زۆری کارە هونەرەکانی ژیانم بووە. لە هاوینی ساڵی 1969دا بەڕێکەوت سەردانی ئەریزۆنام کرد و بە ماوەیەکی کورت دواتر گواستمەوە بۆ گراند کانیان بۆ ئەوەی کار لە پارکی نیشتیمانی لەوێ بکەم. ئەوە ئەو کارە نەبوو کە من هەڵم بژارد بێت، بەڵام ویستم لەوێ بژیم. جا ئەوەی پێویست بوو بیکەم ئەنجاممدا و 33 ساڵ لەوێ مامەوە. 3 منداڵمان لەوێ پەروەردە کرد و فێری خوێندنمان کردن و تەنها هەر خۆشمان بووین. کاتێک منداڵەکانمان لەوێ گەورە دەبوون لە هەیوانی ماڵەکەدا دادەنیشتن و تەماشای دەرەوەیان دەکرد. دیمەنی خاکەکەی هاوشێوەی بیابانە، بەڵام ئاوی زۆرە و هەروەها درەختی گەڵاپان و ماسی و چەم و کانیاوی گەورەی لێ و هەروەها تافگە. بەڵام دەبێت بە دۆڵەکەدا هەڵگەڕێیت و زۆر بڕۆیت هەتا دەگەیتە ئەم شوێنانە. من بە دوای جۆرێک لە بەردی کەمێک دەرپەڕیودا دەگەڕام. ئەوەش لەو بەری هەیوانی ماڵەکەماندا هەبوو، جۆرێک لە درەختی سنەوبەر کە بەسەر دۆڵەکەدا چەما بوونەوە و کەوانەیەکیان دروست کرد بوو. من هەموو ئەمانەم لە یەک دیمەندا دەتوانی ببینم. من هەوڵم دەدا هەندێک هزر لە چوارچێوە بگرم. لە هەندێک حاڵەتیشدا دەمتوانی لە ڕۆژێکی باشتردا بگەڕێمەوە بۆ ئێرە بۆ ئەوەی کارەکەم بکەم. ئالەم شوێنە من دەژیام و دەبوو 16 میل بەو ڕێگە باریکەدا هەڵ بگەڕامایە. هێستر دەهاتە خوارەوە بۆ ئەوەی سەوزەمەنی و پێداویستیمان بۆ بێنێتە خوارەوە و هەندێک جاریش کە پێویستی بکردایە هەلیکۆپتەریان دەهێنا. ئێستا تەماشای گراند کانیان دەکەم و دەڵێم خۆشم دەوێت، هەمیشە خۆشم دەوێت و سوپاست دەکەم بۆ هەموو ئەو شتانی پێت بەخشیم. خۆشەویستی نە جوگرافیای هەیە نە سنوور. ڕۆمانوسی ئەمریکایی ترۆمان گارسیا کاپۆتی وا دەڵێت. لە باکووری ویلایەتی ڤێرجینیا کولتور و زمانی تایبەتی ئۆگۆڕەکان دەوترێتەوە لە کاتێکدا لە چین کولتور و زمان و ئاینی ئەوان تا ڕادەیەک لە بەردەم هەڕەشەدایە. قوتابخانەی ئانا بۆ بایەخدان و پەروەردە ئەو ئەرکەی گرتوۆتە ئەستۆ. سپێدەیە یەکشەمێ لە ئاناکێر و پەروەردەهی لە فەیرفاکس ڤیرجینیا. بچووک لێرە مژولی فێربوونا زمانê zikmakiyê Uygurî dibin. Ev di heman demê de dans û govendên Uygurî jî fêr dibin. Dibistana Uygurî ya yekşemê ti cûreya xwe da yekemîn e li Emerîka. Şûreya Kaşgarî damezîriner û rêvebira dibistanê ye. I have 8 teachers. من 8 مامۆستا و 8 خوێندکار هەنە. بەلێ هەندێک جاران di هەندێک سمستەراندا dibin 100. جاراندا dikeve بۆ 8 jî 7 خوێندکاران û her wisa. Belê em bi gelemperî di navbeyna 100 û 7 dane. Kaşgarî di sala 1999 di gel malbata xwe koçberî Emerîkayê bû. Vê û kiça xwe di sala 2011 da biryar da ku dibistanekê ji kîsê xwe ava bikin da ku keltûra Uygurî biparêzin pişt û Çînê li herêma Sincanê zordestî ji Uyguriyan kirî. They burning our books.
ئەو پرتوکن پەروەردەی دسوژن ji pola سەرەتایی بگرە حتا dibistana bilind پەروەردەمە bi zimanê wîgirî nîne tenê çînî fêr dikin ew naxwazin em zimanê xwe yê wîgurî fêrbîn û biaxivîn rewş gelek xirab e niha me ziman û kultûrê xwe bi zir kiriye. Dibistana yekşemê qursên zimanên Uygurî di sê astanda dide. Seretayî navîn û bilind. Tomaris Elmas dersê dide pola bilind. Ji ber zulma Partiya Komûnîst ya Çînê li welatê me heta zimanê me jî nikare zîndî bimîne. Perwerdeyiya lêre gelek bingehîne ji bo Uyguryan û parastina ziman û kulturê me. Ji ber hendê min lêre dest bi gotina wanan kir. Xwendekarên pola bilind dibêjin ku ew ji ziman fêrbûnê pirtir tiştan dikin. û ez jî li vir dersa îslamî werdigirim û ez dixwazim ola xwe fêr bibim û bibînim ka ez çawa dişêm bibim kesek çêtir. Ya girîng ji ev e ku keltura xwe fêr bibî. Our main culture Keltura me bingehîn stranên Wîgurî û govend e. Her malbat, her kultûr û her civak keç û kur hemî dizanin govendê bikin. Raporeka projeya mafê mirovan ya Uygurî dibêje hikûmeta Çînî gefan Uygurîn Emerîkî dikin ku malbatên wan rêkin qempan. Kaşkarî dibêje piştî vekirina dibistanê têkiliyên wê digel xwişk û birayên wê qut bûne. I'm scared. Ez ditirsim û hingî ez aciz dibim ew hergav di hizra me daye. Belê ez dibêjim çi dibe bila bibe. Ez divê wê dibistanê berdewam bikim. ئێمە خەریکە دەخنکەین لە ناو ئەو مرۆڤانەدا کە پێیان وایە تەنها خۆیان لەسەر حەقن. ڕۆمان نووس و بیرمەندی فەڕەنسی ئەلبەر کامۆ وا دەڵێت چەند تەکنۆلۆژیای پێشکەوتوو لەو وڵاتە پێشکەوتوەکانی جیهاندا بوونیان هەیە. بەڵام هێشتا هێندەی سەگەکان زیرەک نین بۆ دۆزینەوە و ڕزگارکردنی مرۆڤەکان کاتێک دەکەونە ژێر هەرەسی بەفرەوە. تیمێکی فریاگوزاری سەگەکان وەک کارکتەری سەرەکی فریاگوزاری کتوپڕ بەکاردەهێنن. کات خەریکە بەسەر دەچێت لەم دەمەی شاخەکان خۆیان لە بەفر دەتەکێنن هەرسهێنانی بەفر هەموو ئەو ناوەی داپۆشیوە بۆ ئەوانەی لەژێر بەفردا ئاسی بوون ڕێژەی مانەوەیان لە ماوەی 3 تا 5 چرکەدایە. تیمەکانی فریاکەوتن بەپەلە لەگەڵ سەگە ڕاهێنراوەکانیان تێکڕای ژیانی خۆیان بۆ ئەم ساتە ئامادە کردووە. لە ڕاستیدا لە تەمەنێکی مناڵیەوە ڕاهێنان بە سەگەکان ئەکەین یاریەکی ئەدەینێ تا گەمەی لەگەڵ بکات سەرەتا یاریەکە لە بەفردا دەشارینەوە سەگ هەستی بۆنکردنی زۆر بەهێزە اینجا تا دێ سەختتر و قورستری ئەکەین بۆ دۆزینەوەی بەداخستنی چاڵە بەفرەکەی دەوروبەری ئەوەش بۆ سەگەکە وەک یاری وایە. پاسەوانانی بەفر دەڵێن نابێت لە کاتی هەرسهێنانی بەفر بشڵەژێت. دەبێت بەهێمنی بمێنیتەوە مەجوڵیە و هەوڵ بدا شوێنێک بۆ هەناسەدان بکەیتەوە بە شێوەیەکی سەرێکی ئارام بە تا هەناسە سوار نەبێت و هەموو ئۆکسجینەکەی دەوروبەری دەمت سەرف نەکەیت. شتێکی ترش گرنگە ئەویش لابردنی بەفر لە دەوروبەری دەمت ئەو هەنگاوانە بگرێ لەبەر هەتا ئەو دەمەی سەگەکانی وەک نەترۆ کە تەمەنی 6 ساڵانە دەدۆزێتەوە. دەبێت بزانن ئەوانە لە واڵت دیزنی نین لە پارکدانین دەبێت زۆر وریابن پرسیار بکەن لە شارەزایانی شاخ و داخو ئەوانەی شارەزاییان لەم شوێنەدا هەیە. سەگەکان بە ئامێری تایبەتی سەربەفر تەنانەت بە خلیسکێنەی سەربەفر هاتوویان پێ دەکرێت بەڵام بەکارکێنانی هەلیکۆپتەر بۆ 5 تا 10 دقیقە ئەجگار گرنگە. گەڕانەکە سەرکەوتوو دەبێت و بە دوایدا ڕزگارکردنەکە دەست پێ دەکات. لەو دەمەی قوربانیەکە دەردەهێنین هەوڵی فریاگوزاری سەرەتایی بۆ دەکەین بە دوایدا تیمەکانی تر دەگەڕێننەوە بۆ چاڵە بەفرەکە تا یاریەک بدەنە سەگەکە بۆ خەڵاتکردنی. ئەم تیمەی بەهاناچوونی بەفر ساڵانە 1500 جار ڕاهێنانیان پێدەکرێت. ساڵانەش بەهانای 10 حاڵەتی تەنگەتاوی هەرسهێنانی بەفرەوە دەچن. زۆربەی سەگەکانیشیان لە تەمەنی 10 ساڵاندا خانەنشین دەکرێن. تا سەوزایەکان زۆر بن تا درەختەکان و شەقامەکان و شارەکانمان بڕازێنەوە زیاتر و زیاتر ئاوەدانی ڕوودەکەنە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی گوندێک لە هەورامان سەرباری جوانی و ڕەنگینی شاخ و دەشت و کێوەکانیان بەڵام هێشتا دەیانەوێت شەقام و دەواازەی گوندەکەیان لێو ڕێشکەنەوە لە سەوزایی و درەختی جوان. ئێرە گوندی خەرپانی ناوچەی هەورامانە. خەڵکی گوندەکە دەیانەوێت ڕێگەی چوونە ناو گوندەکەیان سەوز بکەن. هەر لە کاتی بەڕێوەچوونی ئەم هەڵمەتەدا 8,000 نەمام لەلایەن جەمیل هەورامیەوە بۆ 5 گوندی هەورامان دابین کراون و
پرۆسەی سەوزکردنەکەش دەستی پێکردووە. لە ڕاستیشە لە خەرپانی دوو بیرمان هەیە کە دەیخینە کار بۆ ئەم پرۆژەیەوە بە بۆری و لولەکەشی ئەیانێنینە سەر شەقامەکان و لە ڕێگەی تەنکەرەکانەوە و چوار تەنکەری احتیاتیش داهانین بۆ ڕۆژانەی کە تەنکەرەکان نایەن یاخود ئاودێریەکە ناکەن و هەروەها سیستەمی ئاودێری بە لولەکەشی ئەوانەشی بۆ دەکەین. پیاوە بە تەمەنەکانی گوندەکە هاتوون لەگەڵ گەنجەکاندا پێکەوە نەمامەکان لە پێناو ژینگەیەکی جوانتردا دەنێژن. وڵی ئەمە پێمان خۆشە بە پیر و گەنجۆ کە حەز دەکەین ئەم هەورامانە سەوز بێ جایمەش هاتوین بۆ پەروەردکردنی ناشتنی نەمامی ڕێی خەرپانی لەبەرەوە کە سەوزایی و دیمەنێکی جوان ببەخشێ بەم خەڵک. ژنانی گوندیش بە چێژلێنان و خزمەتکردنی ئەوانەی لە هەڵمەتەکەدا بەشداریان کردووە هاوکارن و وە خۆشیان دەڵێن دەیانەوێ گوندەکەیان سەوزتر ببینن. من وەکو ژنێکی هەورامی لێرە حەزمە کرد خاکەناز بە خاکەناز لەگەڵ یان هاوکار بم بەس ئەوەی پێم کراوە درێخیم نەکردەوە بۆیان دەستی ئەو گەنجانە خۆش بێ کە هاتوون هەڵمەتێکی باشیان کردووە بۆ جادەکە و بۆ شوێنەکەی من ئەمە شوێنێکی ئەمە ئاوادانکردنەوەیە دەستی حکوومەت نییە دەستی ئەو میلەتەیە ئەو کوڕە گەنجانەیە ئەو خوێندکارانەیە منیش پێم خۆش بۆ وەکو ئێرە وەکو خواردنگەکەم نانی نیوەڕۆیان لەسەر حسابی من بێ سپاس بۆ خوا من پێم خۆش بوو 500 کەسی تریش لێرە نان بخۆن. ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە ئەمڕۆ بەشداریمان کردووە هەموو جۆرە چالاکیە کە لە پێناو خەڵک و بەرژەوەندی خەڵکا بێ بۆ ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوەکان و بۆ خەڵک عام گرنگە بە تایبەتی تر چالاکی ژینگەیی زۆر گرنگترە لەم کاتەیە کە بە حکمی ئەوەی پلەی گەرمەی زەوی بەعام بەرز بۆتەوە و پلەی گەرما لە هەموو جیهانە گۆڕانکاریەکی زۆری بەخۆیەوە بینیوە. گوندەکانی هەورامان بە جوانی سروشتەکەیان ناسراون و لە هەر چوار وەرزەی ساڵدا هاوڵاتیان بە مەبەستی گەشتکردن سەردانیان دەکەن. لەگەڵ سەوزکردنی دەواازەی گوندەکانیشدا جوانیەکی دیکە بە ناوچەکە دەبەخشێت و هەوایەکی پاکتریش دەخاتە ژینگەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. لێرە مرۆڤ خەون بە مردنەوە دەبینێ نەک بە ژیانەوە. ڕۆمانوس ئورهام پاموک وا دەڵێت گروپێکی کوردی باکووری کوردستان سەرقاڵی فلیمێکی دۆکۆمنتارین لەسەر شوێنەوارە دێرین و ئاینی و شارستانەکانی ئەرمەنیەکان کە پشتگوێ خراون لە تورکیا لە پێناو وێناکردنەوەی ڕووی ڕاستەقینەی ژیانی شارستانی ئەواندا کە شێوێنراوە. هەر چار ئالیە باژارێ وانە بە شنوارên dîrokî xemiliye û ev yek dîtbariyekê bêhempa radixe ber çavan. Vî bajarê ji bo pir şaristaniyan malavanî kiriye û hêjî şopên wan rojên qedîm kêm bêjî hatine parastin û niha xuya dibin. Di nava van berheman da yên herî zêde gihiştine roja meya îro bêguman dêr û manastirin. Ji ber ku ev berhemên dîrokî baş nehatine parastin, her roj ber bi tunebûnê re rûbirû dimînin. Komek ciwanan jî ji bo balê bikişin ser van şûnwaran di pêşengiya Fatih Gülden û derhêner Arşet Narçin da belgefilma bi navê Zengilên Bêdeng kişandin. Çünkü ev tişt heye heta ku mesela ek kes bêdeng bimîne ti kes nizane derd û kulê wî û çiye û ev dêr û manastirên Ermeniya jî heqet gelek bêdeng mane û heya îroke me jî got em tiştekî wisa çêkin û bira werin ziman ev bêdengiya wan em xilas bikin. Li gor daneyên partîxaneya Stenbolê di salên 1904 da li derdora Behrawanê zêdetirî 405 dêr hebûn. Li gor çavkaniyên dîrokî piraniyan van dêran di jenosîta Ermeniyan da ku di sala 1915 da qeyûmî bû hatine hilweşandin. Müzik van Salam Salar Çaqayê ku di amadekirina belgefilîmê da cih girtiye li ser navê Komê derheqê belgefilîmê da ji bo me axivî û armanca belgefilîmê wiha bilêv kir. Heta îro ev xebat hat neçêkirin rastî. Lê Kurdistanê de ev xebat gelek kêm in. Yani ser dêr û manastirên Ermeniya
gelek xebatê kêm hatine çêkirin an jî ew xebatê hatine çêkirin bi gelek kêm hatine ziman rastî armanca me ya ku mezin heta îro ku ev tiştê ku hatine xirabkirin vê gavê şûn detir ev xelatiya mezinê me û me bixwe bi destê xwe kirî me nedîtibê jî belkî ji vê gavê şûn detir zarokê me va tişta bibînin xweyî derkevin. Di belgefilmê da qala taybetmendiyên 10 dêran tê kirin. Di nava va taybetmendiyan da avahîsazî, dîtbarî û agahiyên dîrokî tên parvekirin. Her wiha çîrok û stranên van dêran jî tê gotin. Ev jî derbarê civakên di wî demî da jiyan kirî da temaşevanan agatar dike. Me jî ku dema ku em fikirin me got em ê dêra axtarmanê bikeşin em herkes dizane ama çi tiştek heye tu kes nizane dêra axtarmanê hatiye çêkirin. Ew jî strana Metran İsa'ya. Herkes bi rastî hikayeta Tamara'yê dizane. İşte hûn belkî bizamin Tamara geça psikoposê derê û aşiqê gencek Kurd dibe û nayên reqe filan behvan herkes vê mesele dizane lê mesela Metran İsa piçeydî meselekî ji vê cudatir e anî ziman. Endamê koma belgefilmê mamoste Sefa Yaviç got ku wan ev belgefilme ji bo qazançkirina pere çênekiriye û bikişandina vê filmê ew hêvî dikin ku ciwanên li vê herêmê dijîn têra qedr û qîmet bidin şûnwarên dîrokî. Ev projeyekî qedir giran e bo bajarê me bo dîroka me bona vê min hez kir ez hindirê vî projeyê da bim. Vî projeyê da em dixwazin ku mirovê me jî edî bizanbin zararê nedine van ciya edî qedirê qîmetê wî bizanin bin. Armanca me hinekî jî ev ye. Endamên komên niha ji bo belgefilmê wergere zimanê Kurdî, İngilîzî û Ermenî bikin, xebat dane destpêkirin û ew hewl didin ku bêdengiya zengilên van dêran bidin bihîstin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. لە وڵاتی مندا هەتاو بە جوانی دەدرەوشێتەوە بەڵام ڕۆحمان لە تاریکیدا دەژی فرۆخی فرۆخزاد خانمە هەڵبەستوان وا دەڵێت تا زایڵێکی دیکە و تا داهێنان و جوانی و ئازارێکی دیکەی جیهان بەختەوەر بن.